هەبوونی خالق لە بەڵگەنەویستەکانی عەقڵە. تۆ پێی ناڵێ خالق کە ئێمە پێڵێن خالق، بەڵام تۆ لە هەمان کاتە باوەڕ دوایە یان ئەبێ بڵێ مادەیەکی بێ ئیرادە بوو یان ئەڵێ عەقلیەتێکی خاوەن ئیرادێ. ئەگەر عەقلیەتە خۆی عەقلەکە خۆی لەکوێ ئەگەر ئیرادەیە ئیرادەیەکی زیندوو یا ئیرادە زیندووەکە ئێمە باز لە ئیرادە زیندووەکە ئەکەین. ئێمە ئەڵێن کردگارێکی خاوەن ئیرادەی زیندووی بە ئاگا زانا و دانا و بەتوانایە بەدەسەڵاتە هەموو شتەکانی بەم شێوە دروست کردو زۆر بە دانایی ڕێنمایی هەموو شتێکی دروست کردووە و هیدایەتی داوە. ئێمە خوای گەورەی ئێماڵێن، بەڵام تۆ ئەمانە هەڵەوەشێنی لێکیان دوورە خەیتەوە سیفەتەکان و دوایەڵێ نا هەمووی مادەیە خۆی مادەی دروست کردوت. ئێ بەس چۆنی دروست کردوت؟ ئەم مادەیە چۆن ئەشێ عەقڵ دروستکە لە کاتێککە عەقڵ مسەیترە بەسەر مادەکە. ئەوە یەکێکە لەو داماویانی کە بەرامبەرەکانمان ئەوەست. هەبوونی خالق و ئێمە کە ئەڵێن خوای پەروەردگار بەڵگەنەویستێک بووە، سروشتی بووە لەگەڵ هەموو ئینسانێکە هەبووە، یەکێکە لەو حەقیقەتانەی کە هەموو میلەتان و ئومەتان و هەموو قەبیلە و تیر و هۆزەکان لە هەموو قۆناغەکانی بەشەریەتە بە میرات وەریان گرتووە هاتووت. چونکە بەلایەن و بەڵگەنەویست بە شتێکی ناممکن بووە بڕوای پێ نەکەن. هەروکو چۆن 2 زائید 2 ئەکاتە 4 لە سەردەمانی ئیفلاتون و هەر 2 زائید 2 پێش ئیفلاتون و بۆ فیثاگۆرسەکان هەروایە. فیثاگۆرسەکان ئەڵێن ئەسڵ ئەوەیە هەموو شتێک یەکە، ئەگەڕێتەوە بۆ یەک کە خوایە. جامە سەیریکردن نقطەیەکی زۆر ئیجابی و جوانە. فیثاگۆرسەکان تەبعاً پێش ئەرستۆ ئەوانە ژیاون، با بڵێن 3000 ساڵ لەمەوە پێش ژیاون، 2000 ساڵ لەمەوە پێش، یانی بڵێن 5000 ساڵ لەمەوە پێش لە ئەسکەندەری میسر بوون. فیثاگۆرسیەکان ئەڵێن ئەسڵ ئەوەیە هەموو شتێک یەک لە یەکەوە هاتوو، یعنی خوا کە یەکە قبول نابێت لەت ببێت، چونکە بێ بە نیوە یعنی نقصان. ربع و عشر و یەک لەسەر 3 و 3 و 4 و ئەمانە هەمووی نقصانن، هەرە بێت تەکمیلە ببن بۆی ببێتەوە بێ کەوا بوو یەک قبول ناکە نقصان بێ بەسەری. ئەوی تر کە 2 بریتە لەم یەکە و یەکێکی تر بە ئیرادەی ئەم یەکە ئەوی تریش دێتە پاڵی. ئەوەی کە 3 2 تر ئیضافە بووە ئەم هاتۆتە پاڵی، کەوا بوو ئەگەر بە ملیۆن حساب بکەین ئەو ئاواڵن، ئەگەر بە ملیۆن حساب بکەین ملیۆن بریتە لە ئەو ژمارە زۆرە زائید یەکەک، کەوا بوو یەک ئەسڵ لە ئەسڵا یەک هەبوو هیچی تر نەبوو کە خوای پەروەردگار. ئەوەش بە نەزەری فیثاگۆرسەکانیش دیسان سەلماندنی یعنی پێش 5000 ساڵ لەمەوە پێش کە ئەوان باوەڕیان وا بوو خوا هەیە، کردگاری بەتوانایە و یەکە، کاریگەریشی لەسەر وجودی هەموو مەخلوقاتێکی ترێ، هەموو شتێکی ترێ. ئەمەشە کە ئەیبینی لە میراتی گەلانایە وە شتێکیش نێ پێشکەوێ. ئەم مەوزوعە عیلم پێشکەوتووە خوای زیاتر دۆزیوت. 2 زائید 2 کردێت 4 خۆ لەم زەمانە 2 زائید 2 ناکاتە 5 لە جنسی شت، یعنی 2 قەڵەم زائید 2 قەڵەم هەرەکاتە 4 قەڵەم، خۆ ناکاتە 5 قەڵەم لەبەرەوەی عیلم زیادی کرد و تەکنۆلۆجیا پێشی کرد. مناقەشەی ئێمە لەسەر ئەم مەسەلەی ئەوەیە کە ئێمە بەلامان وایە کە هەبوونی کردگارێکی بەو سیفەتانەی کە دائیمە تکراریەکەینەوە، هەبوونی ئەم کردگارە بەڵگەنەویستێکە، حەقیقەتێکە و ئەم مناقەشێش لەگەڵتانە کە ئەیکەین لەسەر هەبوونی خوایەکی تاکی بەدەسەڵاتی زانا و دانا و بەتوانە و ئەزەلی و ئەبەدی بە ئاگا زیندوو. ئێمە مناقەشەمانە لەسەرە، ئێمە باوەڕمان ئاوا پێیەتی ئێوە ئەتوان خۆتان تەجزیەتان کردە، بەڵام ئێوە دەلیلێک ناهێننەوە لەسەر ئەوەی خۆتان کە هەتا.